تایبەت بۆ خۆشناو یعنی هەموو دنیا ماشەڵڵا گرە خۆشناوە لۆ دەکات کوشتمی ئەوەندەی پێبوو ترسم چی تیدا بغیرتا همونیانم خۆش دەوێ پیاویان پڕ بنیمەتا خاوە شەخسیەت و ڕێزن پیاوی ژنیان هەیبەتا وە با شەخسیەت و غیرەت زۆر لەلای عەشیرەتا وە با شەخسیەت و غیرەت هەیە لەو عەشیرەتا هەر هەمیانم خۆش دەوێ چی تێیدا بەغیرەتە هەر هەمیانم خۆش دەوێ چی تێیدا بەغیرەتە دەتەوێ بەو درۆیانە ناوی من بزڕێنی بۆ بەیدای خۆتا پێناسەی دڵ بشکێنی دەتەوێ بەو درۆیانە ناوی من بزڕێنی تۆ برای خۆت بناسا تو ڕەبی دەچوتێنی تۆ برای خۆت بناسا تو ڕەبی دەچوتێنی بێخیرەت گونە پیاون پاش ملان ناوم دێنی ڕێسواکردنیەوە بەسا برات قەت ناوت ناینی ڕێسواکردنی گۆ بەسا ڕێدار قەت ناوی ناینی بۆ کوڕانی زراری پیاویان دوورن لە شەڕن بۆ پیاوی زراری پیاویان دوورن لە شەڕن تکایە خۆی لێمەدەن لە شەڕا زۆر خەتەرن شێ دوژمن بە ئێوەیە من پێیان دەڵێم کەڕن لە ڕۆژی خیرەت تێدا وەڵڵا وەک شێری نەڕن دوژمن ئێوا دەبینی هەر هەموو تەر دەپەڕن پشەق پشتی پێ ناوێ لە لای ئێمە وەک مەڕن بۆ خزم و دۆستەکانم بۆی کە یارمەتیدا من لە هاوڕێ براکانم مەمنونی هەمووتانم بۆ هەمووان خزمەتکارم هەتا ئێوەم لە پشت بێ خۆم بەبێ کەس نازانم هەتا ئێوەم لە پشت بێ خۆم بەبێ کەس نازانم والله دەنگت خۆشە جگە لەوەی کە زوانی دەنگت وەک ساز و عودا کێشی زوانی کەی مەکە چونکە خەڵک عەسوودە چیتر خۆ زوانە مەکە چونکە خەڵک عەسوودە پێغەمبەرمان بەفەرمێ لە حەدیث و فەرموودە بەخوا چاوزار ڕاستە گوڵم خەڵک عەسوودە بەخوا چاوزار ڕاستە گوڵم خەڵک عەسوودە دەوروبەر هەست پێ ناکە دەست و تێم لەناو خەمە بەخوا هەر پەشیمان نیم ئەو دڵم کە بە تۆدا دەوروبەر هەست پێ ناکە دەست و تێم لەناو خەمدا بەخوا هەر پەشیمان نیم ئەو دڵی کە بە تۆمدا دەی گۆن پەشیمانەکەم جێگام لە بەرخی باشدا دەی گۆ دەتکەم بە پاشا لە جێگای خاوەش کۆدا بەڵام عەزوو هیوای من هەر هەمووی بۆ فڕەدا بەڵام عەزوو هیوای من بۆچی هەمووت فڕەدا گوڵم عەزوو هیوای من پێ بڵێ بۆچی فڕەدا بڕۆ